بنای خی بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحالین لە دیمانێکی تایبەتە لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست دەبین لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر خالیت گەردی. گەنگەشەی باس و خواسی فەرمانڕەواییەکەین. دەپرسین ئاخۆ فەرمانڕەوای مسلمانان ئەو ئەرکانە چین لەسەر شانی ئەوکەوە بۆ دین و ژینی میلەت ئەدایکە. ئاخۆ هاوڵاتی بەرپرسە لە دانانی بەرپرس بە تاوانەکان و ستەمی ئەوان تێیدا مزنی دەبێ بە چاکەی ئەوان چاکەکان دەچێتە سەر تەرازوی چاکەی ئەو کەسانێکەوە بەرپرس بۆ شوێنی شیا و یاخود ئەو شوێنێک کە فەرمانڕەوای مسلمانان تێیدا کارەکانی تی ئەداکرێ. نمونە لە ژیانی خولەفای ڕاشیدین و پێشینی چاکەکانمان ئەوانێک کە فەرمانڕەوایان لە دەست بە و چەند و چۆن بە لە خزمەتی جانەی مامۆستا گەنگەشەکەی. مامۆستاجان سەلامی خوای گەورە لەسەر فەرمانڕەوای مسلمانان. شکر ئێمە بۆ نمونە باس لە کوردستانەکەین کە زیاتر لە 190 ئەوەندەی مسلمانن. ئاخۆ ئەو ئەرکانە چین بۆی ئەدای ژینی هاوڵاتی بە شێوێکی گونجاو و شایستە و لایق بێ بۆی کە بتوانن سەربەرزانە و ئازادانە بیانژێن واروەها لە ڕووی دینەکەەوە بتوانن ئەو دینەی کە هەیە بە سەلامەتی بتوانن ئازادانە تێدا دینداری خوانی تیا بکەن. بەنای خوای گەورە و بەخشەندە و میهرەبان پێشتی زۆر سپاسان دەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. طبعا دیارە بەڕاستی دەسەڵات ئەوەی ئەو ئیشەی ئەو دیکە بە قووەت و بەهێز دەکرێت دیارە بە بانکخوازان و بە خەڵکی دیکەی عامەی گشتی ناکری. لۆی ئەگەر کەسێکی چاکبی لە ڕۆژی قیامەت یەکەم کەسە لەو کەسانەی کە لە ژێر سێبەری خوا دەبی. ئەگەر کەسێکی خراپبی دەست و پێی بەستن ئەو زەفڕەیە دەنە ناو ئاگری جەهەنەم. چونکە بە چاچی ئەو بەڕاستی خەڵک چاک دەبی، خەڵک بەرەو باش دەڕوە، بە خراپی ئەو خەڵکەکە وێران دەبی. لۆی علەما قەدیمەن گوتیتیان وەکو ئیمامی ماوەردی لە کتابی ئەدەب الدنیا وەدین دەڵێ کوفر بەردەوام دەبی لەگەر عادل، بەڵام زوڵم لەگەر نائەدالەتیا بەردەوام نابن. ئەوانە بەڕاستی ئەگەر باوەڕداریش بن مسلمانیش بن. حتا زۆربەی لە زانایانە ئاەتەوە تەفسیر دەکەن وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون. يعني خوای گەورە دێهاتێک لە ناو نابا لە کاتێکدا کە خەڵکەی مصلحیان عادل بن با مسلمانیش نەبن. جا بەڕاستی بوونی دەسەڵات ئەرک و مافی زۆری لەسرە. یعنی دەبێ بەڕاستی یەکەمیشت حیمایەتی دین و ژینی ئەو خەڵکە بکە، پارێزگاری لە عەقیدە و ئیمانیان بکە، لە ئەخلاق و ڕەوشتیان بکە، لە ماڵیەیان بکە بیان پارێزی. ئێمە لۆ زۆر جار دەڵێن ئێوە نمونە تەماشا پێغەمبەرکەن صلی الله علیه و سلم، ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرسی لێ وەرگرن. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک دن کە قەسب دەستەداتێک کە هی بەیت المالی مسلمانانە نازانی سەدەقەیەیان نا، دەفەرمێ لەولا ئەخاف أن تكون من الصدقة لأكلتها. يعني ئەگە ترسیەوەم نەبا ئەوە هی زەکاتە ئێستا دەم خوارد، بەڵام ترسم هێ نەخۆی زەکات بوو زەکاتیش لەسەر من حرامە، لۆی دایناوە یەک دن کە قەسبی نەخوارد. تۆرە چ لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێربی کە تەماشا ژیانی دەکەی ئەو ڕووکابینی خەڵک وەکو ئەژدیها بەربوویتە ماری خەڵک. پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم إن رجالا يتخوضون في مال الله بغير حق فلهم النار يوم القيامة. کە مەلەوانیت کرد و ڕوو چووی لەناو ماڵی خەڵکدا ڕۆژی قیامەتە جێت ئاگری جەهەنەمە خوای گەورە پەنامەدا. کەسێک جارێک گوتی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان فەرمووی جێ لێ بۆ خوای گەورە چ دەفەرمێ دەربارەی ئەو کەسەی فێڵ لە تەرازوو دەکا. فەرمووی بەڵێ. فەرمووی چ دەڵێ؟ فرمي دري ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون. واضح معناه كي وانا يفير لترازوا كان يعني قال لو خوي بي بون منا سوق يجيشي لو خلق بي قرص يجيشي. فرمي دبي حالي توبي كوبي ببي ميزان مالي خلق بي ببي ميزان وحساب دي بي دەبێت لەکە خواتت لێ بکە لە لای خۆیەوە. جا لۆی بەڕاستی بەرپرسیارەت و دەسەڵاتدار کە عەدالەت و دادپەروەر بوو زۆر لەکرد خوا گەورەیە. کاتێک کە دای بە زوڵم و بە خراپە و بە دەوروبەرەکانی خۆیەوە و ئەوانە بەڕاستی ئەوە بەرەو هەردێر دەڕوە بەرەو ئاگری جەهەنەمە ڕوە خوای گەورە پەنامەندا. یعنی ڕێچکەیەکی جوان ناگرتە بەر ئەگەر لە ڕێبازی پێغەمبەر لابدە صلی الله علیه وسلم، لە ڕێبازی خولەفای ڕاشیدین لابدە یەک ئایەت أصحابي بيجيان كخواي قالوا فرمي إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. أمر بعدلك يعني ونبي بريبة كيف خود بي يعني سلطة بأب زانم من عدالة بكم يعني كم نتكرت أوق نحباري بيغمر صلى الله عليه وسلم عدل قد كذا كاتو ديني دليل فرمي اتقوا الله واعدلوا بين أولادكم. شيء لباب
ئەولادەکانی خۆی زیاتر خۆش دەوێت ئەو زە دەفەرمی ئێوە عەدالەت بن لەگەر ئاگاتان لێ بن ئەوانە جارێک سۆزین گۆنە بەڵام عەدل بن لەگەریان یان لێ بەرپرسیارەتی هەیە سزای ئەوەی کە لە ئاسەشی لەسەرەوە تربی سزای ئەوە لەسەرەوە تربی یعنی بەڕاستی ئینسان دەبێت زۆری ئاگا لێبی یعنی تەماشا بکاتن کە ناداتپەروەری لەبەر چاویدا ون نەبیتن لە مەقالەیەک خین بۆ شتێکی زۆر جوانی تێدا بوو لەسەر سین دەڵێ هەموو جارێ تەماشا خەڵکی دەکرد دەیگو بەناو خەڵکدا دەڕۆی لەسەر فیلێک بوو دەیگو هەر کەسێ غەدری لێکرا بوو پێم بڵێ ئەو بدە سوڕاوە لە ناو خەڵکدا مەلی کێشیان دەڵێ سوبحان الله گوێی لە دەستدا وەی لە یاچوو بە ناو خەڵکیش هیچ ئیستیفادەیان لێ نەدەکرد دەڵێ بڕیاریدا ئەو مەلیکە بەس لۆی دادپەروەری جێبەجێ کە بزانە کە خۆ موسڵمانیش نەبوون گوتی هەر کەسێ زوڵمی لێکرا بوو من گوێم لێ نابی بەڵام جلکی سۆر لەبەرکە کە جلکی سۆری لەبەرکرد من بانجەکەم بزانم گرفتەکەی چییە بە ئیشارەت تێم بگەینە جەماعەتی خۆم تا حەقەکەی لە بۆوە بگرمەوە یعنی ئەتوەکە تەماشا دەسەڵاتدار دەکەی بەڕاستی ئەو ڕۆکەدا خەڵک وا دەزانی تەشریفە بەڵام تەکلیفە خەڵک وا دەزانی لەوانەیە بکەوتە ناو ناز و نیعمەت بەڵام ئەو هانیە ئەو ڕوای لێ هاتیە ئەو ڕۆزعەکە وای لێ هاتیە زەمن سەیرم پێدەی زۆر بە یەک نوقتە لە ناو کۆمەلگادا سوبحان الله باشە چوای لەو خەڵکە کردیە یعنی دەبینن بۆ نمونە ئەو ڕۆکە بە چاوی خۆت دەبینی زوڵم دەکا درۆی دەکا خراپەی دەکا ماڵت دەخوا چەپرەشی لۆ لێ دەدەی تەئیدیشی دەکەی لەگەریشی دەبی یارمەتیشی دەدەی باشە باش ئەتولۆ دنیا و قیامەتی خۆت بە ئینسانی وا دەدەی متەوەلی شعراوی قسەیەکی جوانی هەیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ إذا لم تستطع أن تؤيد الحق فلا تصفق للباطل کاکەگە ناتوانانی تەئیدی حەق بکەی بەس چەپرە لەو باتیل لێمەدا ئەمە ئەو ڕوو گرفتەکەمە لە ناو کۆمەلگا ئەوەیە بەڕاستی ئێمە بەشێکین کۆمەلگە بە عام برێن بەشێکین لە دروستکردنی زاڵم لە دروستکردنی کەسی خراپ لە دروستکردنی کەسانێک تەقدیسیان کەین گەورەیان کەین سەیرم پێدێ خەڵک هەیە ئێستاسی ڕسم لەگەر کەسێک دەکری ڕابردووەکەی پڕیتی لە خیانەت ڕابردووەکەی پڕیتی لە درۆ ڕابردووەکەی پڕیتی لە خراپە لۆ تووشی ڕسمی لەگەر دەگەی لۆ گەورەی دەکەی لۆ تەقدیسی دەکەی عزت نفست هەبی ئیمامی شافعی دەفەرمێت جلکەکەم لەبەرە لەوانەیە فلسەکی نینی نفسێکی تێدایە بە هەموو دنیای ناگۆڕمەوە لۆ ئەوەندە عەزیز نابی یعنی دەفەرمێ إن عشت فلست أعدم قبرا وإن عشت فلست أعدم قوتا وإن مت فلست أعدم قبرا فلماذا أزور زيدا وعمرا ماوسە ژیانی شایستە کە پێویستە بۆن من هاوڵاتی هەیبێ کە ئەرکە لەسەر فەرمانڕاوە بەرپرس و دەسەڵاتدار ژیانەکە دەبێت چۆن بێ ئاخۆ جیاوازی هەبێت لەگەڵ ژیانی ئەو بەرپرسە خەڵکەکە لە ئاقارێک و ئەویش لە ئاقارێشتر بژی خۆی بەڕاستی حقوقی پێدرێ لەوانەیە جاری وایە خەلیفە خۆی دەوڵەمەند بی هی خۆی هەیبی باشە و امتیازاتی تایبەتی هەیە کە پێدرێ ئەوە ئیشکالیەتی تێدانە بەڵام گرفتەکە لەوەیدا ئەو ماڵی خەڵک بە خۆی دەزانی دوایە تەماشا دەکەی ئێستا ببینە ئێمە لۆ دەرێن تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم ئەو زە دەزانێت و لەسەر حەقی یان لەسەر باتیلی یا تەئیدی چێ دەکەی یان نایکەی لەبەرچ لەبەرەوەی تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم یەکسەر بەبەر چاوت دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوژیایە لەگە ئەصحاب السوفە نانی دەخوارد دەیفەرموو بغونی في الضعفاء لەناو زەعیفەکان و بێدەسەڵاتدارەکان وەرن ببینەوە دەسەڵاتدارێک بۆ هەر کەسێ بیویست بە پێغەمبەر ببینی صلی الله عليه وسلم پێنج فەرزە نوێژ هەتا بەخۆی وەفاتی کرد لە بۆ موسڵمانانی دەکرد هەتا وەفاتی کرد بەخۆی خودبەی لە بۆ دەدان یعنی جێ و مەکانەتی دیار وای لە خۆی نەکرد و عالم بتوانی بە زەحمەت بیبینی جێگایەکە توی محەممەد المستەفا ببینی صلی الله عليه وسلم بڕۆ نوێژی هەر یەک نوێژ بکە لە مزگەوتیدا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی پێشنێژی دەکات لە بۆ خەڵکیدا لۆی بەڕاستی نابێ ژیانی دەسەڵاتدار ئەوەی ئەو تەبقەی ئێستا ئەمە دەیبینن ئەو تەبقەی ئێستا ئەمەدە بڕۆ یەشێکیان فریوە یەشێکیان زۆر نزمە دوایە کە باسی عەدالەت و دادپەروەری ناکرێ یعنی هەموو سەرێ باز دەکەن یعنی نازەم ئەو خەڵکە زۆر جاری وهەیە گەلک یعنی دەبێ خۆشگوزەرانی لە بۆ هەموو خەڵک بینین بینی من و تو چەندە بەس پێم برێ ئەخە بەکوو دەگەومە تو بەس پێم برێ ئەتوەگە فێر لە ئینسانێکی بکەی نەفامیش بقەینە بەس خۆ ناتانی فێر لە من بکەی ئەمن وا ژیانی تو دەبینم کووە ژیانی خۆشمان دەبینم کووە ژیانی و خەڵکەش دەبینم کووە یعنی لۆی بەڕاستی گەلە گوناحە یعنی ئێستا توە نیشان بدەیکانەوە ئەمیش وەچێت و کەسێکی فەقیرم وەچێت و کەسێکی نەبووم هەمومان پێکەوە ئەوها بژێن من یەک نمونەت لۆ دەینم کەس گرفتی لەگەر پێشمەرگە نەبوو وەختی خۆ لە زمانی قەدیم کە لە سیادا دەژیان لۆ چکە ژیانیان هەمووەکیەک بوو بەڵام ئێستا عالم هەیت و حەقیشیتی برێ هەمە لۆ چکە ژیانەکە ئێستا زۆر زۆر فەرقی هەیە تەوفیرێکی یەکجار زۆری لە مابەینیاندا هەیە خەڵکێک هەیە زۆر زۆر بەرزە لە هەموو ناحیەکەوە بەخۆی بە ماڵی بە منداڵی بە برای بە خوشتی بە عەشیرەتی بە کەسوکاری خەڵکێکی شێ بە هەموو کەسوکاری و فەقیرە و زەعیفە و لاوازە و نەبووە جەمە چ دەرێت ئەمە بەس بەیانی حەق دەکەی
خۆمە دەسەڵاتمان نییە برن وڵا ئەو تەغیر واقع بکەین بەڵام ئەوەندە هەیە هوشیاری کۆمەلگا دەتوانین بکەین بڵێن خەڵکین هەر نامافت هەیە کاکە هەرنا حقت هەیە هەرنا دەتوانی مثلەن ڕۆژگارێک داوای حقت بکەی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم إن لصاحب الحق مقالا صاحب حق حقی قسەی هەیە بیدا بەگوێی کەسێکدا لۆیە بەڕاستی من زۆر جاری وایەوە دەڵم دەرم بڕۆ تەماشاکە حتا ئێستا مە لە کاتی انتخاباتی نەس بناو مەوزوعی سیاست بەڵام هەندێک شتی وەک واقع پێم خۆشە ببینم زانە کۆمەلگا دەتوانی چ بکە کە نایکە ئەو مشکلە ئەمریکا دیموقراتی و جمهورەکان بەڕێوەی دەبن ئەو دوو حیزبە خەڵک گەمەیان پێ دەکا بەدەسەڵات بە پەنجەی دەست جمهوری لا دەبە دیموقراتی دەینی دیموقراتی لا دەبە جمهوری دەینی پەنجەی دەستی جمهورە وا لە دەسەڵات دەکا کە ئیشی پێ بکە بەڵام ئیمە بەداخەوە تێدەگەی ئەوان ئێستا لە کوردستان لە عێراق بەعام لە زۆربەی دەوڵەتە عەرەبیەکانیش تەماشاکە دەسەڵات گەمە بە خەڵک دەکات ئەوەیە هوشیاری کۆمەلگا مشکلت ئەوەیە جاری وایە ئەوە نییە لە ناو کۆمەلگادا مەسەلەت و پێی بری کاکە من حەقت لە وەردەگرم ئەو حەقە هیتووە زۆر جاری وایە خەڵک خۆی گچکە دەکاتەوە خۆی دەکاتە کۆلیە خۆی دەکاتە نەفس دزم ئەو نەفس و عیزەت و گەورەیە خوا پەیدایە سبحان الله وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم لای دەبا لا دەکەوی لەو ڕێسکەیەدا لا دەکەوی دەستیتە ئاستی کۆیلاتیەکی موتیع دەکرێت ئێمەمان بۆن منە ئەوەندێکە لە دینی خۆمان حاڵی بین دوو جار لە کونێک مار پێوەمەدە نەک دوزار و دەیان جار پێماوەدەدا بوونە هەر قبولی شەکەین زاخە ئەوەیە گرفتەکە بەڕاستی یعنی ئینسان ئەگەر ئیماندار بێ ئەگەر تێگەیشتوو بێ ئەگەر عاقل بێ و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافیتی کە لە صحیح بوخاریدا لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ئینسان لە کونێکدا دوو جار مار پێیوە نادا کە کەسێک جارێ غەدری لێکردی کوردەواری دەرێ جاری یەکەم خوا بتگری جاری دووەم خوا بمگری يعني بپەندی کوردەواری دەکەی بە ئاەت و حەدیث دەکەی بە شەرح دەکەی بە عەشایر دەکەی بە قانون دەکەی بە هەرچی تەماشای دەکەی بەڕاستی دەبێ ئەو ڕۆکە تێبگەی دەسەڵات زۆر غەدر لە خەڵکیدا دەکا زوڵمی لێ دەکە و هەندێک لەو شتانەی پێ دەفرۆشێتەوە کە ئەرچی خۆیتی ئەرچی خۆ مەسەلەن بریم ئەو ڕۆکە خەدەمات پێشکەشەکرێت ناو کۆمەڵگە خەدەماتم کردو ئیکە ئەو خەدەماتە واجبە لەسەرت خۆ بیکەی خۆ شتێکی ئیزافە نییە لە بۆ منت کردبی بڕۆ شتێکم لۆ بینە مثالێکت لۆ دەین کاکەم مانگانە معاشم بدەی ساڵێک 12 معاشم بدەی ئەمە سوپاسن ناکەم لەسەر معاش پێدانی لۆ ناتکەم لەبەرەوەی حەقی خۆمە 12 معاش بیکە 14 دەتکەم ئەساڵێ 2 معاش زیاد بدە خەڵک جێژنانەك بدە بە خەڵک تێگەی شتێک بدە بە خەڵک لەوەی پێت برێ سوپاس لەسەر شتێک دەکرێت کە مەسەلەن زیادە فەضڵێکم پێ بدەی ئەتووە ئەو حەقەی هەمە پێم نادەی قەردی خۆت هەموو لە من وەردەگریەوە تێدەگەی هی خۆشم پێم نادەیەوە ئەو زە من پێت برێم سوپاس يعني وشي شاعر ذري هذا لعمري في القياس شنيعون براستي وقياس شي قور شتي نار روايا نار ريكا سەبارەت بە دینی ئەو خەڵکێکە سەدانەوە ئەوەندەی مسلمانە فەرمانڕەواز لەسەری چی لەسەر پێویست و واجبەکەوە مەبادیئەکە نەگۆڕەکان و ئەخلاقیات و ڕەوشت و سلوکات ئەوانە کە پێویستە لە ئەخلاقیاتی ئیسلامی جێی دەبێتەوە بیپارێزی والله ئەوەی کە پێویستە بەڕاستی مەسەلەن پاراستنی ناسنامەی ئەو خەڵکەیە بەڕاستی وەکو مسلمان وەکو دیندار وەکو خەڵک وەکو مزگەوت وەکو جێگای عیبادەت و ئەوانە وەکو پاراستنی دوور خستنەوە لە خورافیات و بیدع و منکەرات يعني ڕێزگرتن لەو کەسانەی کە ئەهلی دین و ئەهلی ئیسلامن ئەو تەقدیری کە پێویستە لە بۆیاندا بکرێ چکە بەداخەوە ئێستامە زۆر جاروێ دەبینی لە ناو کۆمەلگاوەندەی هونەرمەندێک ڕێزی لێ دەگیری ئەو لە هونەرەکەی خۆی کەفی خۆیتی بەڵام وەرە ئەو کەسەش کە برن لە دیندا یعنی کەسێکی مبدیعە کەسێکە شارەزایە کەسێکە دین و ژینی خەڵکی پاراستیە ئەوەی لە بۆ بکە بەڕاستی لۆی بەڕاستی پێویستە واجبە لە سەریان هەر خراپەیەک دێتە ناو ملەتدا ئەوان تێدا بەرپرسیار دەبن و ئەمام الله مەسئولیش دەبن و پشتی گەورەی گوناحش بەبەر ئەواندا دەکەوی لۆ چونکە ئەو سەبەبکاری هینانی ئەو زۆرە شتێ چونکە تەغییری منکەری پێ دەکرێ من رأى منكم منكرا فليغيره بيده بدەست دەکرێ بەدەسەڵاتداران بەڵام زانایان بە زمان نەتوانن بیکەن خاوامی خەڵک لەوانەیە بەدڵ پێی ناخۆش بی کە و جۆرە گرفتانە دێتە ناو کۆمەلگا لۆی بەڕاستی یعنی من لێرە دەتوانم تۆزێک ڕوو بکەمە ڕووی دەسەڵاتداران پێیان بڵم کاکە گوناحتان دەگا قیامەتەیە هەندێک گوناح هەیە دێتە ناو ئەو ملەتە پێشتر تێیدا نەبووە والله عیبە ئەمە لە ناودا مەساجمان هەبی مەسبەحی تێکەڵاومان هەبی یعنی شوێنێکی تایبەت هەبی بڵێن ئەوە لەو جێگایانەدا ئافرەتی بەرەڵاو وی وڵاتەکاندا دێن لێرە خردەبنەوە کاری خراپە و ناڕێک و ناڕەوا دەکەن کاوە لە ناو ملەتی کووردا هەبوو سەربەرزیەک هەبوو خەڵک شۆڕشی لەوە نەکرد ئەو شتانە بێتە ناو ملەتەکەمان بێتن هەتا ئەو دینەی خەڵک هەیتی هەمووی پێ لە دەست بدەن یعنی وای لێ هاتیە تا ئاستێک خەڵک
خەڵکی نەفەس نزمیان پەیدا کردە و تەرویجی پێدەدەن داوای زەواجی مثلی دەکات داوای هەندێک شتەکە کە نە لەگە دابوونەریتمان نە لەگە قانون و یاسا نە لەگەر دینمان لەگەر هیچ شتێکە ناگونجێ ئەوان تێدا بەرپرسیارن ئاسانکاریان لە بۆدا دەکرێتن یعنی شتێک نییە خۆ ئەو بەعزێ لەو شتانەی کە باسی دەکەم باوەڕکە لە عارەق و تریاک پیسترە کەوتی یاکە ئێستا زۆریانەیە مەمنوعکرا ئەوانە کاریگەری زیاترە کۆمەلگا وێران دەکا بڕۆ کۆمەلگانە تەماشاکە کە برن بۆن منە هیچ زەوابیتێکیان نییە لۆ پاراستنی خەڵک کە تووشی نەخۆشی ئایدز نەبی تووشی نەخۆشی خراپ نەبی جالۆی بەڕاستی پێویستە یعنی ئیلزامن لە سەریاندا کاری جوان پێشکەش بکەن کە ئەرک و واجبیتیان باسی ئەو حەدیست کرد من ڕائیکم مکەڕن مامۆستا من تۆ ئەوان هیچمان بۆ ناکرێ بۆن منە بەڵام ئیدی دەکرێمە کەسانێک بنێرنە ئەو شوێنانێکەوە لەوێ قسەیان دەڕاو دەتوانن بڵێن نەخێر بە تایبەتی بەرامبەر مەبادی ئەنەگۆڕەکان بەرامبەر نوسوسی شەرعی چەند پێویستە لەسەر ئێمە ئەو کەسانە بۆ بنێرین کە شایەن بێ دەست بە دەستنێژ بوون من عەقیدە پاک بن بەڵێ والله ئێمە زۆر جار دەڵێن يعني تماشى آيات القرآن في روسك وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان يعني لسر شاكو تقوى يارمتي خلق بدن بلام لسر جناح وتوان وخرافة وتجاوز شتوا مكان شو أوروك براستي بيويستا أو كسي كدبيت هذا صلاة دار أجر بدنجة شي من بدنجة شي أو خلق كذا براستي هموم هم دنجة كام خينا بال أوي كمان كسي شي تاج بي كسي شي باش بي جنجاو بي بزانين خدمت دكا يعني بزانين دتواني بيشك بلي بيشك بلي نخير يعني ئەم سەیرم پێدی زۆر جاری وایە ئەوانیش جوان لاتێ ئەو هەموو خەڵکە زۆرە زەنی چاچی پێ دەبن کەچی دەنگەکەی ئەویش حیزبەکەی چی پێبری وا دەکات دەسەڵاتەکە چی پێبری وا دەکات یعنی لە مەسلحەتی ئەواندا ئیشێ دەکات یعنی فێر نەکراوین وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئێوە وا لێ ڕامێن ئەگەر خەڵک گوتی باشن باش بن ئەگەر گوتیان خراپ بن خراپ بن ولكن وطنوا أنفسكم خوتان والي رابقين إن أحسن الناس أن تحسنوا وإن أساءوا فلا تسيئوا أجد ساكان كر لقريان بن بالله ما قد خرابيان كر لقريان ما بن لو لقر خرابي دبي لو لقر نار ريشي دبي لو لقر شتقدر أو رو خلق دتواني براسته أو كسي دروسك ككسي شي باشا أو كسلابة ككسي كشي خرابة بس تم تاواني أواني كلوين أو كسانيك أوان النار تأوي تيدا جناح باردبن أكيد وبتساكي أوان تيدا أوان باداش ورقرن أكيد لبروي أو لباب تعاون على البر والتقوى أجر كسي شي تاكا كاربي هر تاكي يقدر كأوان تيدا بجدارن بس استخلك يعني ما هند زال لو كفر ذكر لو شويني درسوني ياسا لو كفرش بجدار دبي كسك أوي ناردو أو كسي ناردو كذا جداني دفاع لو مافو لو حقق دين داريانا ناكل لها مش تيجي بجدار دبي أو مالك كذا دزري هم تيدا بجدار دزري بجدار دبي كفر تيدا ذكري بجدار دبي قانون ياسا يقدر ذكري ك بيسواني شرعي خوا بجدار دبي هر خرافي ذكري أو كسي تيدا بجدار أو كسي شرط ساكي شيء ذكاء إنسان تيدا بجدار دبي حسن ظني برامبري أبو كسي شيء ساك يعني توزارك زانيت أو حزبة أو جماعة أو نفرة كسيشي باش لو جاري دوم دستي خود دستوتينيوا لو جاري دوم أو هاوكاريا پێشکەش دەکەوە تەقدیمی دەکەوە لۆی بەڕاستی دروستکردنی دەسەڵاتدار ئێستا لە کوردستاندا بەڕاستی شتێکی گرینگە کە بتوانین کەسایەتی پاک و نەزیه و ئینسانی وا دروست بکەین کە نەغەدر و نەزوڵم و نەناعەدالەتی بەرامبەر بە خەڵکدانە پەرلەمان ئەمری واقعی بڕیاری لێ دەردەچی بۆن من دەکرێ ئەمن بڵێ من حەقم نییە و دادەنیشم ناڕۆم ئەخەوەی ئیشی زەعیف و بێدەسەڵاتەکانە ئیشی ئەو کەسانەیە کە لە دین شارەزا نەبووینە يعني يستخدم هندك بون من ما مصاب بتاوان بارد دادن يعني باشا بتاوان بارد دادن باشا كابراك بين لو جو ربين احترام لدين بقري نلا ايمان بقري نلا عقيده بقري برم مسك دادنش مدي امن علاقه بهيز دانيه خلق زور جاري واحد الولاد دين سياستي تدانيه كوتي دانيه كانت بني اسرائيل تسوسهم الانبياء هو حديثي في غمر صلى الله عليه وسلم في غمر صلى الله عليه وسلم كحكومتي برو دبر هي سياستي تدانبو سياستي ودولتي نبو بنام ميدانات لبو ملكه كان دور المسلمان بن سياستي تدانا بو بيغمري خوا صلى الله عليه وسلم لقر هم قبائل العرب دا كودا بو عقدوا بيماني لقر دا بستنو دفاع عملي بكنو دفاع تان لي دكم كذا صلاتي هات دس بيغمر صلى الله عليه وسلم اديو بريو برد النبو نوع عقنيه لو سياستي دستوري دانا دستوري مدينه ديكاتن دستوري دانا لقر مدينه لقر جولك كان دا يعني كومل عهد بيمان لبينان دا وجودي هبو ناو بقناعاتي من وقصي كسيشي جاهل ما هشتا كابرا اجر لو خوي وكو خوي اعتقادي وابك او اوشتا ناكر دابني شي باشترا بزماني خراب نكا بلن عندنا شارزابي وندا حكم لسر خوي بدا بجهل بنا فاميدا بل والله خلق بانسيت لبروي جائزني ودروسني ونابي بشداري بكن لكويت دا سلفي كان درسون ولا انتخابات دا سورينان هنا ممنوع ينكر هر كسي كفر بخوا بك حكم شريعتي لسر دا تطبيق بكن اجر اويان نكر بانان دتواني بسنمين
لێوێندەر ساڵێک لە مصر مسلمانەکان دەنجیاندا بە مرسی حافظ القورئان بوو ئەوەی عەدالەت و دادپەروەری بوو لەو ساڵە دیتیان بڕۆ ئێستا حاڵیان بزانە چی لێ هاتیەکە بە ئینقلاب و ناعەدالەتی ئەو حاڵەتە گۆڕدرا بە شێوازێکی تردا جا لۆی بەڕاستی ئەگە بتەوێ ئەوڕۆکە لەگەر واقع ئەوڕۆکەدابی و بڵێ وەڵام من حەقم پێدانێ نەکەر حەقم پێدانیە ئەوەندە خەڵکێکی یعنی وەکو برێ فکر تاسێک فکر خراپ والله خەڵکیش نابی بچی لەوەش گەورەتر وەڵام پێم وایە ئەوە کوفرە ئەوە مەسەلەن تحکیمی شەرعی ئێمە دەڵێن کە شتێک هەر ئەمرێک بە معسیەتێک کرا نەک بە کوفر بە معسیەتێک کرا دەڵێن کەسەکە گە تێیدابی بەشدارە گوناحەکە تێدا بەشدار دەکات کابرا دەچی دەڵێ ئەو گوناحە نەخێر دەچێت دەرێ مەیکە دێتە دەرێ دەیکا بە هەرام ئەمن هەر بڵێم بۆم ناکرێ بەس لەوێ دەکرێ بڵێ نا قسەی دەڕوا مامۆسا ئەمە پێمان خۆش بێ ناخۆش بێ لەوێ یاسا دەردەچێ ئیدی ئەمە لێرە هیچمان بۆ ناکرێ بەڵام دەکرێت کەسانێک لەوێندەر بتوانن بڵێ ناقسەکانی ئەوان دەڕواکە نوێنەری ئێمە لەوێندەر وانە بۆ دەبێ ئێمە بڵێن نایانەوەتە جائیزنە یانەوەتە هێندێک هەر حرام و کوفرت پێ دەفرۆشنەوە لە کاتێکە دواتر دایان بینین لەوانەیە بۆرای لایەنێشتر زیاد بکەن ینی ئەو فێڵکردنە لە پەنادین ینی چی زۆر جاری وهەیە ئەوانە کە دەرێن کاکە ناو پەرلەمان و شت جائیز نیە و دروست نیە و نازانم جێی تحکیم و شەرع و ئەو ئەوانێ بڕۆ تو شەرعەکە لەوێ جێبەجێ بکە ئەگەر دەتوانی خۆ هەر لە سەمە دەردەچێ و یاسا لە سێمە دەردەچێت طبعاً قانونەکان هەموو لەوێ دەردەچیتن یعنی مەهێ لە شتێکی خراپ دەربچیتن پاشان ئێستا زۆر جاری وهەیە ئەمە بە خۆمان دەبینین هەندێشە تێدرن کاکە وڵاوە جائیز نییە ئەو شتە حرامە مەیکە ئەخ بەڵگەیەکی لە بەردەستیدان بەدیلێکی بە قووەتیشی لە بەردەستیدانە ئەتلو لێ ناگەڕی کەسێکەیە ئەگەر بۆن منە ڕوبعشی عەدالەت جێبەجێ بکە یان چاکە جێبەجێ بکە ئەو ڕوبعشی لێ دەستینەوە دەرێ هەرمەکە بە هەر نەبیتن باشترەخێنەوە کەنجی لەکە نزانیان شتی وە هەبووە هەتا بتوانێ ئیسلاح جلبی مەسلحەت بکە و دەفعی مەفسەدەتیش بکە ئێستا من دەمەوێت مەفسەدەکە دەفعکەم بە قەدەر توانای خۆم مەسلحەتەکەش بینوە پێشەوە بە قەدەر توانای خۆم ئەتو دەرێ هەرمەیکە فاتقوا الله ما استطعتم هەرە ئەوەندەی لە خوا ترسی توانات هەیە کە دەتوانی دەسەڵاتە لا یکەلیف الله نفسا الا وسعها خۆ ئەوە کەسێک شتێکی کرد بەس ئەتوو دەستباریشی لەگەر ناگری زائید لەوە زوڵمیشی لێ دەکەی دەبێ زدی ئەودا ئێوە لۆ قیامەتی خۆی گەلە خراپە وەڵام من زگم بەوانە دەسووتێت تەماشایان دەکەم ینی فەقیر دەردەکەون لە ڕۆژی قیامەتدا کە زدی مسلمان ئەگەر ڕاز دەکەن با ئەو قسە زۆر بەڕاشکاوانە برێن ئەگەر ڕاز دەکەن مەڵێن چوونە پەرلەمان جائیز نییە وەرن برێن ئەو حیزبە زاڵمانە یان ئەو بێدینیانەی کە دەیکرد کە هیچ منهەجیان نەهەجی دینی نییە ڕاستەوخۆ بڵاویکەنەوە برێن جائیز نییە دەنجا پێ بدەن جائز نییە بچن لەوانیش هەدەفەکەیان چییە بەس لۆ خاترێ دەنجی مسلمانان کەم بکەنەوە ئەلمانیەتەکەش پێیان برێ ئافرین دەستان خۆشبی ئەوەیان دەیانوێ ئەگەر نەخۆ وەرە ڕاستەوخۆ وەرە خوا خەڵک دەنگەدا بە کەسێکی بێدین هەر بە بێدین نەنوێژێ دەکات نە ڕۆژی دەگری لەوانەیە دایان پیسبی ئارەخۆربی وا دەچێتە وێندەر جورئەت ناکە بەوی بڵێ کاکە دروست نییە دەنجی بەو کەسە بدەی هەر نابیتن حرامە ئەو زەباوە هەر کەسێکی هەبی لەو زۆنەبی لە ویدی کەبی لە هەر جێگایەکبی وەرە جەری ئانە مادەم وەبرێ لۆ جەریئی بەرامبەر بە مسلمانان قسەیان پێ بڵێ وشتیان پێ برێ لۆی ئەلمانی پێدرێ ئافری لۆ جەریئنی بەرامبەروان یان لە هەردووچیان بێدەنگ بە یا بە پیاوانە هەردووچیان ڕوونکۆ باش ئەمنیش ڕازیم بڵێ کاکە ئەوە ئینتیخابات جائیزە بەس کە دەرێم جائیز نییە دەقەت لەو ئەوانیت کە جائیز نییە لەوان بێدەنگە بیسکوتەکە وەچی شەیتانی ئەخرس لەو لایەشدا هجوومەکەی سەر مسلمانان عەزیەتیانە دەی بەوەی کەوا ئەو قەزیەیە دروست نیە ئەمە ئێستا تا ئێستا قەناعەتم پێی هەیە پێم وایە شتێکی چاکە پێم وایە تەغییرێک کە ڕوو بدە ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم ئەبێ بە نەفسی خۆیاندا ئیمانداران پێدا بستنەوە گۆڕانکاری دروست بکەن ئەو ڕوو گۆڕانکاری بەو شێوازەدا دەکرێت ئەو ئیعتیقادی ئێمە وەقەتش نەمانگوتێت جورئەتمان بە خۆمان دابی خوا نەخواستە بڵێن شتێک ناشەرعی بی بڵێن مسلمان بچی بیکە هەر مسلمانێکی جارێکا درۆی کردبی ئێمە پێی ڕازی نین ئەلمانیش درۆی کردبی هەر پێی ڕازی نینە نەبرێن ئیسلامیەکەی قبول کەین و لە ئەلمانیەکەی قبول نەکەین لێ ڕاهاتین بە مسلمانی برێن نابی درۆی بکەین نابی خیانەت بکەین نابی ماڵی خەڵک بە ناحەق بخۆی بە ئەلمانیەکە شەروا دەرێن ئەو پەڕی عەدالەت و ئەو شێوازە جوانەیەکە لە ئێمە لە ئیسلامەتیدا فێری بووینە ئەمەش دەمانێت ئەو خەڵکەی دیشکە ئیعتیقادێکیە ئەو هابە ئەگەر جائیز نەبوو با برێ لۆ هەمووان جائیز نییە بەرە خەڵکی نەڕۆن صریح بە صریح زۆر جاروێ پێمانە لە کاکە بە خۆتان سەری ئێوە صریح قسەم لەگە کردێت و صریح جواب دە بزانم چ دەڕێ کوردەواری گوتنی ئێمە سەمۆشی تێدایە هەم لە عەقیدە و هەم لە فکرەکەشی دی شێشەکە لەوەیە مامۆسای بەڕێز ئەگەر فەرمانڕەوای مسلمانان بۆن منە چاوخشانێک لە مێژووی مسلمانان بکەینەوە لە خولەفا لە پێشینەی چاکەکانمان هەندێک نمونە دەستەبەر بکەین بۆی کە بتوان هەم چاوی لێ بکەین هەم کەسانێک هاوشێوەی شوێن پێ هەڵگری ئەوان بڕۆن لەوێ والله ئەگەر تەماشا ژیانی برێن لە
خلفای راشدین و جابێن لە بۆ بەنی ئومەیە و عەباسیەکان و ئەوانە هەم شەرمەزار دەبین هەم جاریش وهەیە دیفاعیشی لێ ناکەین چونکە هەمان بووە خەلیفە ئەو پەڕی عەدالەتی هەبووە هاشمان بووە ئەو پەڕی زاڵم بووە لە هەردوو تەرەفەکەوە هەیتمان بەس ئەمە چ دەڵێن لەمە جارێ دەڵێن بابە لە تاریخی ئێمە گلەیی لە ئەشخاص مەکەن قورئان و حەدیث ئینسان پەروەردە دەکات ئەگەر بە جوانی وەریگرت ئەو نمونە جوانانەمان نیشان دەدا کە ئێمە باسی دەکەین ئەگەر لە قورئان و حەدیث لایدا ئەو نمونە خراپانەی لێ دروست دەبی ئەجا تۆ وەرە ئەگەر کەسێک لە قورئان و حەدیث لابدا نمونەی خراپی لێ دروست بی ئەدێک لەگەر علمانیەت یەک بی هەر هیچ علاقەی بە دیندان نەبێ من هەر نایکەم ئەمە دەڵێن ئەگەر لێ لادا مسلمانیش بی ئەوجا نمونەی خراپ دروست دەکاتن باشە فەکەی بە تو هەر منهەجت منهەجی دینی نییە دروستە عمەری کوڕی خەتاب قاعیدەیەکی دانا ڕەحمەتی خوای لێبێ خیتابێکی دا جارێک لە بۆ خەڵک قسەکەی ئەمە زۆر پێم معجەبم لە دەربارەی عەدالەت فەرمی إذا بلغني عن عامل أنه ظلم الرعية فلم أغيره فأنا الظالم گوتی بەخۆم نا ئەگەر یەک لەو کەسانەی کە عامیلی منن ئیش لۆ من دەکەن کردو من بەوالی لە وڵاتەکان لە شارەکاندا پێم گەویش زوڵم دەکا خۆم لێکرد کردو نەمگۆڕی لام نەبرد و عقوبەم نەدا ئەو زاڵم نییە ئەمن هەوم تۆ وەرە تەماشا ئەو قاعیدە جوانەکە یعنی هەر کاتێ دەسەڵاتدار پێی گەویشت ئەفرادی خۆی زوڵمی کردیە لای نەبرد دەفەرمێ ئەوە ئەمن زاڵمەکە عمەری کوڕی خەتاب جوولەکەیەکە بینی دەرۆزاکە دەڵێ لەبەرەوەی جزیەم پێ نادرێ ئیمامی عومەر فەرمی وەڵڵا بە ئینساف نین لەگەری گەنجاتیتان خوارد لە پیری دەرۆزەی پێ دەکەن هینای لە بەیت المال بڕیارێکی لۆدا بڕیار هەموو دەوڵەتی ئیسلامی هەر جوولەکە کەر مەسیحێک توانە ئیشکردنی نییە داینیشێنن لە مارێدا ڕاتبی لە بوو بنە مارێ پارەی بدەنێ با دانیشە لە ماری خۆیدا کاکە ئێستەمە تەقاعودی پێڕەوا نابینی پێڕەوا نابینی لە حەقی خۆی لە کاتی خۆی دابیدێ ئەو عومەری کوڕی خەتاب ئەو دەسەڵاتداری ئێستا و وەلا تاریخیشدا تەماشاکە بە هەمان شێوە وەرە دوایە تەماشاکە کەسێکی وەچ عومەری کوڕی خەتاب لەبە گریانی منداڵێک کە دایکی لە شیری دەکردەوە حکمی گۆڕی حکم کە ڕاتبیان بدرێتێ پارەیان بدرێتێ ئەمە مەسئلەکە ڕوو لەگە ڕاتبوانە یەکتری دەکاتەوە بەس ئیمامی عومەر فەرمی تۆ ئافرەتێکی خراپێ وشۆ 2000 بەکەم ماڵی تو دابیم ئەو منداڵە دەگریە فەرمی عومەر معاشی لۆ نابڕتەوە هەتا لە شیر نەکرێتەوە میش نامەوێ شیری بدەمێ لە باو قسە ئیمامی عومەرە والله سەحابە دەفەرمون کە ئیمامی عومەر نوێژی کرد لەبە گریانی جوێمان لە فاتحەی نەبوو سوورەتی خوێند یەکسەر بانجی کرد کاتە فەرمی وەرە دەرێ هەر لەبەرە خۆی دەیگۆ کەم قەتەلە عومەر من ئەولاد المسلمین دەبێ عومەر چەند ئەولادی مسلمانانی کوشتبی لەبە گریانی منداڵێک حکمێکی گۆڕی کاکە ئێرە منداڵ دەگریە پیرەمێرد دەگریە ژن دەگریە خەڵک لە سەڕی معاشیدا دەمری بەردەبتەوە دەکەوتە ئەو گۆڕە یعنی زەمیر نەمایە دەسەڵاتدار ئەو زوڵمەی کە ئێستا زۆر جاری وای بەبەر چاودا دەکرێتن ئەوە گەلە گوناحە تۆ منداڵێک ئەخە بگریە گوناحی چیە عومەری کوڕی خەتاب هەر هەموو ئەوەی گۆڕی قانونەکەی گۆڕی کە هەر منداڵێک لە دایک بوو یەکسەر ڕاتبی لۆ ببڕنەوە ئێستا مابە وەڵڵی گۆ لە ناو مسجیدا چی بوو معاشی لۆ ببڕنەوە ئەگەر ئەو وەزعی ئێستای ئەو هەبدیت بە ڕەحمەتی خوای لێبی جا لۆی ئەمە نمونەی گەلە جوانمان هەیە یعنی سبحان الله لەو ئەفغانستانی ئێستا هەیە کابرایەکە و پێیان دەوە شیرخان والی بوو کابرایە دەڵێ زوڵمم لێ کرابوو جێشەکەی ئەو زوڵمیان لێ کرد گوتیان بڕۆ شکاتی لەکەم بکە دەڵێ بەس بەوە معجەب بووم گوتم ئەو پیاوە لە شێ گوتیان بڕۆ لەگەر ئەو منداڵانە گەمان دەکا پاش عەسر خەلیفە گەمان لەگە منداڵان دەکا گوتیان هەرچی منداڵی یەتیمی منتیقەکەی هەیە کۆی دەکاتەوە لەگە منداڵی عالەمێ هەموو گەمان دەکا تێر گەمانیان دەکا ئەوجە دەستۆ ناو منداڵی خۆی تا ئەوە سیفەتی ئینسانی عادل و دادپەروەرە کاکە بە هەر سەردەمێکدا دەی بەڕاستی عادل هەبووە ئینساف هەبووە دانیشتن هەبووە گوێ ڕاگرتن لە خەڵکدا هەبووە ئەوەی ئێستا من دەیبینم لەگەرەوەی لە تاریخ دەیخینمەوە دووشتی زۆر لێک جوایەزن پەردەیەکی ڕەش بەسەر تاریخدادا بەسەر چاوی خۆتدادا دەسەڵاتی ئێستا بە باشی دەبینی بەڵام واللهی تەماشا قورئان و حەدیث بکە بە جوانی ئاوێنەیەکی جوان بینە ئەوها زۆر بە جوانی ئەو زەبەدلۆت بە دیار دەکەی کوورە کاکە ئەوەی قورئان و حەدیث دەیڵێ ئەوەی ئینسانەکان هەر جاری وایە کاکە هەر قسەی خۆت ئێستا چێ هەیە بڵێ کاکە من ڕکم لە عەدالەت دەبتەوە لۆ دادپەروەر نابی لەبەر چ یعنی حەیفە زەمانی قەدیم ئەگەر بە یەکیان بگوت با دەست هەر کوور هەر حەیای دەچوو ئێستا پێی بڵێ دەست زۆری پێعتیادەوە زانیوە ئەتەکێتێکە و شانازیەکە و گەورەیەکە و چە ناویان لێ ناوە ناو گۆڕیتیان یعنی مەسەلە لە باتی برێ دەست دەرێ گەندەڵی دەکەی خو گەندەڵی دەسەر یەک شتە یەک قسەیە یعنی چ برێ گەندەڵی چییە یعنی شتی بۆگەنی و پیس و خراپە ئەوە لێ خۆی دادەینتە زێ کە بریتە لە دژی و لە خراپە بەڵام ناوەکەیان گۆڕدە ئەجا لۆیە بەڕاستی ئەمە ئەومان پێویستە تەماشا تاریخەکەین
مێژوو دەکەین ئەوەی قورئان و حەدیث پەروەردەی کردێن نمونەی گەلە جوانمانەداتە دەستی هەمویان مامۆستا دەکرێت بۆ منە کەسێک ئێستا بڵێ باشە تو باسی هاوڵانمانەوە دەکەی باسی پێغەمبەر و پیاوچاکان دەکرێت خەر لە ئاخری زەمان ئێستا کە لەو زەمانە دەکرێت کەسانێک بن ئەوە دەست پاک و داوێن پاک بن لەگەڵ خەڵکە باش بن بەڵێ ئەرێ وەڵاهی دەکرێت ئەرێ وەڵاهی ئینسان لە ماڵی خۆیدا دەکرێت لە وەزیفەی خۆیدا دەکرێت لە گەڕەکەکەی خۆیدا دەکرێت لە ناو عەشیرەتەکەی خۆیدا دەکرێت هەر هەمومان لە هەموو ڕوێکەوە نەگەم برێن بەس ڕوو لە دەسەڵات بکەین و برێن وەڵاهی ئیلا ئەنگۆ دەبی ئینسانی چاک بن ئەمەش لە ناو کۆمەلگادا کاکە ئەمەش لە بینی خۆماندا جاری وایە کەسێک دەکوژی لە زۆر نمونەیەک لە ئاستی خۆی نمونەیەک لە ئاستی خۆی نیشان بدات چاچی خۆی نیشان بدا خۆ من ناڵێن ئەمە دەڵێن قیمە گەورەترین گۆڕانکاری پێ دەکرێت بەڵام ئەوی دیکەش لە خوارەوە خۆ هەرکە لە ئاستی خۆی شتی پێ دەکرێت بەڕاستی دەتوانی کۆمەڵی شتی زۆر جوان و ناوازە پێشکەش بکە کە پێشکەشی ناکە گلەیەکە لە هەندەیە یعنی ئەوەیە کە بەڕاستی لۆ ئینسان حرەکەیەک جوولەیەک هەیە لە جسمیدا بەڵام بەکاری ناینی تغییرێک دەتوانی بیکە لۆ نایکا ئەو ئینسانە ئەمە گرفتەکە و گلەیەکە ئەلەوەدایە ئەگەنە نەخۆ واللهی ئەگەر شتێکیش لە دەسەڵاتدا نەبیتن ئینسان تەکلیف ناکە بەڵام لۆ تو هەیە و لۆ من نییە ئەوە گرفت دروستەکە باشە لۆ مەجموعەیەک هەیە و لۆ مەجموعەیەشکە نییە ئەوە شتێکی زۆر خراپە لۆیە هەتا دەسەڵات نەگەڕێتەوە بە موەسسەسات نەکرێ ئەو دەوڵەتانە يعني بريم أوي بريم إما الإقليم دا باسي ده كانوا دولة كان بعامهم ويان مؤسساتي نبين إما إيشمان بي ناكري أتو كسيك بي تماشا أفرادي خود بكي تماشا خلشي دي كنكي يعني خلق بكي دو جنس بكي دو صنفي زياواس لا أمريكا دا حتى كسيك الرشبيست هر نستا لنا باسيش دا ليش أنزواز ذكرنو حتى هر نستا وقتي نايكم ليرة دانشتم جيجا منه خلاص براو يعني لا بقى سبي بيستا كان بين ليرة دابنيشن كسوريشي جوري كردو حتى استاجدا نتيجه لي بيدا بو كغورانك او دو جنس ليك جواز كرانوا يعني والله من شبي مواب يعني او استا تماشا دك او رنگاني لغري يقدر داني يعني بيويست با هوشاريشي جوري هي لنا كوملغادا قيد بيتو بركاكا اوتسيا اوهيتسيا امتسما حكم يقدرك وكو محمد المصطفى صلى الله عليه وسلم لو ان فاطمه بنت محمد سرقت لقطع محمد يدها هم يعني هبي يك استماشا عندك النبي قران كاريا مسألة كتاب سيارم أرشي هاولاتي لمرو سيدا بيبيكا أرشي هاولاتي براستي أو يبقرين ولا ديني خوي جورا تماشا سنتي في غمر صلى الله عليه وسلم حركة دا لأستي خوي دا سيرو جاني في غمر صلى الله عليه وسلم كدخوين تو أو بري عدالته دا فرويد تدا لو رجع دا لا مدى لو أويك أركل لسرد دا أو زورشت مكة من نازم خلق دبي لو آية تبقى قرآني دخل توزور ختمي دكم ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار قرآن وعد فرمي حج مزالق سكرني تداني آية القرآن لو خواي جورك باكس بغلط لمتين قبل الله باسي وحزب إذا كان باسي وإذا كان نا إسلامية نا علمانية هر كسي أو هابكا أويا آية كتب سير كيوايا بدل كسي شي ظالم ميل لبو كرت تسي أجري جهنم بدل نق مسألة تبسي تأييدي بكي دفاعي لي بكي بزمان دنجي بيبدي أواني لوكي أواني نا خواهي قرأ فرمي ولا تركنوا ركون علماء دا فرمون ميل القلب يعني بدل ميلد ولاي بياوك بس دزاني او ظالمة ها ظلمك ظلمي كرديا أتو ميل لبو بكي خواهي قرأ فرمي فتمسكم دكري بلين بو برجوان دي خوما قيناكا ناكريتن لبروي ناكري استعمال ظالمة كان معناه زياد دكين معناه دروستيان دكين أتو لو برجوان دي خود أمل لو برجوان دي خوم أو لو برجوان دي خوي همومان هر يشي بكوملك من ظالمك من دروس كرديا بهر هموش من كسي خراب من داد دروس كرديا بلا ما غير إنسان كان ده هر كز الراس خوي ده لەگەر ظلم و لەگەر نەعەدالەتی و لەگەر خراپەکاریدا نەبیتن بەڕاستی ئەمە چمان دەوێت کوردستانێکی خۆش چمان دەوێت کوردستانێکی خۆش گوزەران خەڵک تێیدا ئازاد بی ئەمە ئێستا زۆر جار وێ باسی ئازادی دەکرێت عنکاوە لەگەر مە چ موشکیلەی بووە ئەوان مەسیحی دینداری خۆیان دەکەن ئێمە دینداری خۆمان دەکەین یعنی چەند نمونەی جوانمان نیشاندایە لەگەر یەکتریدا پێکەوەدا دەژین هیچ گرفتیشمان لەگەر یەکتریدانە بە ڕۆژە مسلمانی نەچوەکە زۆری نەیە غەدری لە کابرایەکی مەسیحی بکە ئەو پڕی نمونەی جوانمان نیشاندایە لە ڕووی ئەوە کە ئەوان دینیان جوایەزە لەگەر ئێمەدا غيري أوانيش دا جولك كان يشبون له هولير خلشي دي كشبوا كريستيان كانوا أوانا إمكم مسلمان هيج غدرك ما لو أن نكرديا إنسان لباب إنصافي شوبر أوانيش لأوروبا وغدريا للمسلمان أن نكردوا بو شوازي كبرين ببيتا ديار دي شي دياروا يعني أو عدالة كيف فقط استهموا أوروبا عدالة اللي بستينو بس بمرت سيتي دا مني هر بس عدالة اللي بستينوا بزان بشرك دروالو أوروبا عدالة مجتمع زوان دكا سپاس دەکەین مامۆستا جان دەست خۆش بێ خی گەورە پاداشدا تۆ گەشتێک نابێ سپاس دەکەین دوبارە والله لكوتاي دهروا كم دعاء خير دكم إن شاء الله من أميدم هي إن شاء الله خاصة لكردستان ده أميدكم إن شاء الله يعني أوي أملم فيه باشي زياتر ديتا بيشوا نا أميدنين
و ئەو گلەی ئەو گازاندانش کە دەکەین بەڕاستی دەسەڵات ئەگە بزانی چەند خەم خۆرینە دەبی بێ سوپاسیشمان بکە تێدەگەی ئەگەر چێمە پێویستمان بە سوپاسی ئەو نییە بەڵام دەبی پێمان بڵێ کە ئەمە کەسێکین ئومێد بەخشین و ئەو داهاتوی کە دێتە پێش چاوەڕێ دەکەین باشتربی لەو ڕابردووە تاڵی کە تێپەڕیا و دەرسی لێ وەربگرین لەوەی ڕابردوودا ئێم بە خۆمان و هاوڵاتی و دەسەڵات شتێکی دیکە بینینە پێش نیشان بدەین کە نمونەی زۆر زۆر جوان و ڕێک و پێک بی لەبەر ئەوەی پێمان دەکرێت بێدەسەڵات نین بەرامبەریدا بتوانین داهاتێکی بە عەدالەت و حەق تەوزیع بکرێ کوردستانێکی جوان و زۆر ڕێک و پێک دەبینی داهاتێکی بە ناعەدالەت و ناداتپەروەری و خراپە جێبەجێ بکرێ کوردستانێک نیشانە دەین کە ناشیرنە و ناڕێکە و خراپە. زۆر سپاس دکتۆر خالید دەست چاوت خۆشوی. بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویست لەم دیمانە تایبەتە لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر خالید بووین. سپاسی بینەری و ئازوو خۆشەویستەکەین هیوادارم کە بتوانین ئەو قسانێک کە زانای مامۆستا و تەزێڕینە گەلێک بنکەوە ببێتە مای ئەوەی کە بتوانین گۆڕانکاری لە خودی خۆمان بکەین لە فکر و بیر و ڕاو بۆ چونمان تاوای بتوانین گۆڕانکاری جوانتر و باشتر بهێنینە کوردستان جوانەکەی خۆمان تا بێگەشتنەوە خوداتان لەگەڵ.